ئەمڕۆ تۆڕە کۆمەڵاتیەکان بوونەتە بەشێکی دانەبڕاو لە چالاکی ڕۆژانەی کەسەکان. بەپێی توێژینەوەیەکی زانکۆی ستانفۆردی ئەمریکی دەرکەوتووە ئەوانەی بەردەوام تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاردێنن لە سەدا دەیان کەمتر لە کەسی ئاسایی دەژین. زیاد بەکارهێنانیان دەبێتە هۆی دڵتەنگی و ڕاڕایی و شڵەژانی دەرونی. ئەوەش کاریگەری لەسەر دڵ و دەروون و زیادبوونی کێش دەبێت. لە هەرێمی کوردستان بەکارهێنانی فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکانی دیکە بە ڕێژەیەکی ئێجگار زۆر زیادی کردووە، بەتایبەت لە نێو چینی گەنجاندا. بۆیە زیاتر لە ڕووی دەرونیەوە گەنجان بوونەتە قوربانی و کەسانی دڵتەنگ و دەروون ئاڵۆزی دروست کردووە. کۆمەڵە کەسانێکن بەتابەت لە چینی هەرزەکارانە ئەوەندە گرفتاری ئەو بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکانن نان پەرژێتە سەر بۆ نەخوێندنەکەیان، سەر ئیشوکاریان، سەر ئەو بەرپرسیارەتانەی لەسەریانە. بۆیە ئەمانەش هەمووی پێویستی بە تێڕامان و پێداچوونەوەیە و چەندین توێژینەوە کراوە لەسەر ئەم تۆڕە کۆمەڵاتیانە، نەک هەر لێرە، لە شوێنەکانی تریش لە وڵاتانی تریش کێشەی لێکێتەوە. بەڵام بەتابەت لە وڵاتی خۆمانە کە لەبەرەوەی هیچ سنووردارکردنێک نییە لە تۆڕی ئینتەرنێتە، واتە لە مناڵێکەوە بۆ کەسێکی گەورە هەمویان بە یەک شێوە ئەتوان بەکاری بهێنن و ئەمەش گرفتی لێکەوتەوە، چونکە کەسێکی بۆ 10 ساڵ 12 ساڵ ئیدراک بە شتەکان ناکات، زۆر تێناگا لەوەی کە ئایا شێوازی ئەم بەکارهێنانە چ گرفتێکی بۆ دروستەکە. ئەو کەسانەی ئاڵوودەی فەیسبووکن بەسەر چەند جۆرە کەسانێکدا دابەش بوون. بەشێکیان تەنها بۆ دروستکردنی پیج و گروپ و بەدەستهێنانی لایک کاتەکانیان بەسەر دەبن. بەشێکی دیکەیان بۆ کات بەسەربردن و بینینی ڤیدیۆ و نامەگۆڕینەوە. بەشێکیشان بۆ کاری خراپ و خەڵەتاندنی ڕەگەزی بەرامبەر بەکاری دەهێنن. ئەوانەی بەردەوام بەکارهێنەری تۆڕە کۆمەڵاتیەکانن جگە لە تێکچوونی لایەنی دەرونیان، باری تەندروستیشیان لە دوای تەمەنی 35 ساڵیەوە زیانی لە شێوەی توش بوون بە ئینزیلاق و ئازاری فەقەرات و گرژبوونی دەمارەکان و دروستبوونی کلس و کێشەی بینینی بەردەکەوێت. کەماوەیەکی زۆر ئەمێنیتەوە ئەو بربرانە و ئەو ماسوولکانی کە بربرەکانی ملی پێوە بەنە ئەوە دەقێک وەرئەگرێت گرژبوونێکی تیاڕوایات، ئەو گرژبوون ماوەیەک ئەمێنێتەوە. ئەگەر ئەمە بەردەوام بێت کاریگەری زۆرتر خراپتری ئەبێت تاکو و کەشتەکە کاتی بێت. زۆر جار هەیە ئەبێتە هۆی دروستبوونی کلس لە بربرەکانی ملە، بە تایبەتی لەگەڵ تەمەدا ئەوانەی کە کاری قورسیان کردووە و ئەچنە تەمەنەوە لە سەر و 40 ساڵەوە کلس لە بربرەکانە دروستە بێت کە شتێکە پێڵەن سەوەفانی مل. یەکێ لە کاریگەریەکان بۆ کە زۆر بەکاری بێنیت ئەو فەقەراتانەی مل دەق وەرئەگرن ئەبنە هۆی دروستبوونی سەوەفان لە ملە. زیانێکی دیکەی تۆڕە کۆمەڵاتیەکان پچڕانی پەیوەندی کۆمەڵاتیە. دەرکەوتووە جیلی کۆن پەیوەندی کۆمەڵاتیان بەهێزتر بووە لە جیلی ئێستا وای لێ هاتووە خزم و ناسیا و دۆستە نزیکەکان زۆر بەکەمی سەردانی یەکدی دەکەن، تەنانەت لە کاتی سەردان و پەیوەندی کۆمەڵاتیەکانیشدا لە جێگەی دەمەتەقێ و هەواڵپرسین پەنا بۆ بەکارهێنانی فەیسبوک و سناپچات و مەسنجەر دەبن. بە جۆرێک وای لێ هاتووە دەگەڕنەوە کابرایەک بۆ هەواڵپرسین سەردانی دۆستێکی کۆنی کردبوو، بەڵام نزیکەی 2 سەعات خاوەن ماڵ سەرقاڵی فەیسبوک بووە بێ ئەوەی گوێ بە میوانەکەی بدات. ناچار میوانیش بێ خواحافیزی دەڕوات و کابرای خاوەن ماڵیش دوای 30 خولەک دەبینێت میوانەکەی ئۆغری کردووە و بڕیاری داوە جارێکی دیگە سەردانی ئەو دۆستەی نەکاتەوە. بۆیە دەرکەوتووە ئەوانەی ئاڵوودەی تۆڕە کۆمەڵاتیەکانن بە تەواوی پەیوەندیەکانیان لەگەڵ دنیای دەرەوە دەبچڕێت. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.